هەڵوەستەیەک لەسەر ئەو ئاەتەی کە لە سوورەتی البەقەرە ئاەتی 186 کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. برا بەڕێزەکانی خۆم، طبعا قورآن هیچ کەلیمەیەکی لە شوێنێکی دانەندراوە کە حکمەتێکی تێدا نەبێتن، پاش و پێشی ئاەتێک لەگەڵ ئاەتێکی دیکە بێ حکمت نییە، بەڵام دەبێ ئێمە خۆمان ماندووکەین، خۆمان سەرقاڵکەین بۆی کە بزانین حکمەتەکانی لێ بدۆزینەوە. شتێکی زۆر وەکو بڵێ پێش بێ مێرانە خوێنمەوە زۆر جوان بوو، زۆر سەرنجی ڕاکێشام. دەڵێ ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر پێی گەی گوتیان قوتابیەکەت هەموو شێوە قورئانی ختم کاتە هەتا بەیانی. ئەوی زۆر پێش سەیر بوو، چۆن کابرا قورئانی ختم دەکا هەتا بەیانی هەمووی قورئانی دەخوێنیتەوە. بانجی کرد گوتی فلان کەس گوتی دەڵێن هەموو شەوێ تا بەیانی تو ختمە چێ گوتێرە وەڵا قوربان. جا گوتی ئەو شەو ئەگەر چووی ویست قورئانی ختم بکەی وا بزانە بۆم نی دەخوێنیەوە، ئەوە من ئاگام لێتە و مراقەبەت دەکەم، بۆت ڕاست دەکەمەوە و تەوجیهات و تەنبیهاتت دەدەمێ. تی زۆر باشە ئیمام. دەڵێ چوو بەیانی هاتەوە گوتی ها چەند ختمت کردن؟ تو وەڵای قوربان بەسدە جزوم پێ خوێندرا. گوتی زۆر چاکە، گوتی بڕۆ ئەو شەو وا بزانە بۆ پێغەمبەری دەخوێنیەوە عەلەیهی سەڵات وسەلام. دەڵێ هاتەوە بەیانیەکەی گوتی هاچت کرد؟ گوتی وەڵی بە 1000 حاڵ جزوی عەمەم خوێندۆتەوە ئەی ئیمام. باشە ئەو شەو وا بزانە بۆ خوای دەخوێنیەوە تەبارەک و تەعالە. دەڵێ بەیانی هاتەوە چاوی ئەستور ببوون هەندی بگرێتن، گوتی هاچت کرد؟ گوتی وەڵی لە شەوەوە تا ئێستانەکە بەس خەریک بوون سوورەتی فاتیحان پێتەواو نەکراوە. لەبەرەوەی برا بەڕێزەکانی خۆم تەماشەمە کە چەند ختمی کردوون، چەند لێ حاڵی بووە، چەند ئەو قورئانە تەئسیری تێ کردووە، چەند ئەو قورئانە ژیانی گۆڕیوە، چەند ئەو قورئانە تەئسیری لەسەر خانەوادە و ماڵ و منداڵیدا دروست کردووە. زۆر گرینگە ئەوە. جارێ ئەو ئاەتە لە دوای ئەو ئاەتانە دێک کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە باسی ڕەمەزان و ڕۆژی ڕەمەزان و نازڵکردنی قورئان لە مانگی ڕەمەزان و باسی ئەوانە دەکاتن. یعنی نەوعاً ما خوای پەروەردگار تەبارەک و تەعالە پێمان ڕادەگەیەنێتن کە دوعا لە هەموو کاتێکی مستەحەبە و لە هەموو کاتێکی خوای گەورە پێی خۆشە، بەڵام بە تایبەتیش لە کاتێکدا کە ئینسان بە ڕۆژووە، لە کاتێک کە ئینسان خەریکی عیبادەتێکە کە خوای پەروەردگار پێی خۆشە کە بۆ ئەوە. لەبەرەوەش هەرچەندە ڕەئیەکە ئەوە شێخ عوثێمین بە ڕەحمەت بێتن دەفەرمێتن لە ڕۆژی حەشر و حیسابیشدا ئەوانەی کە گونەهبارن، ئەوانەی کە تاوانبارن، حەقی خەڵکیان لەسەرە، دەڵێ خوای پەروەردگار لە ڕۆژوەکانیان وەرناگرێتن، یعنی ڕۆژوەکانیان بۆ دەمێنێتەوە، پاداشتی ڕۆژوەکانیان لێ ناسەندرێتن. بۆ چونکە دەڵێ خوای پەروەردگار دەفەرمێ ئەسەوم لی، ڕۆژوو بۆ منە وانە ئەجزی بی. لەبەرەو برا بەڕێزەکانی خۆم ئینسان جارێ پێش هەموو شتێکی بەڕاستی وەکو ئیمامی ئەحمەد وەکو دەرسێک بۆ ئەو قوتابیەی هەست بە مەعیەتی خوا و بە لەگەڵبوونی خوا و ئەو گوناه و تاوان و ئەو هەموو عەلەق و بەلەقەی کە دەیبینی هەموو خەلەلەکە چییە؟ خەلەلەکە خەڵک دابڕاوە لە خوا تەبارەک و تەعالە. کابرا بە تەمای لیقای خوای نییە، کابراوا دەزانێتن دنیا هەر ئەو دوو ڕۆژێ و پەلەپەلیەتی ئەوەی کە دەستی کەوێ ئەوەی کە پێی دەکرێتن بیکا و کۆتایی پێبینیتن. نەوەڵا زۆر لەوەی گەورەترە قەزیەکە.